کۆگاکانی کوردستان پڕن لە خۆراک فرمەترسی لەسەر نییە و ئەو هاوڵاتیانەشی کە مەترسی ئەویان هەیە کاڵا گران بێ یا کاڵا نەمێنێت لە بازاردا مەترسیەکە بێدراسێ ئێمە بە چاوی خۆتان شتەکان ببینن و پیشانی خەڵکی بدەن کە کۆگاکانی کوردستان چکەرتی گشتی چکەرتی تایبەت پڕن لە خۆراک پێویستی بەوە نییە بترسن و چاودێری بازارش لە بازارداین بۆ ئەوەی نێڵی نرخ بەرز بێتەوە بێ پێویست ئێمە بە ئەوەی کە کەرتی گشتیدایە وەکو بەشە خۆراک بەشی دوو مانگمان ئێستا لە کۆگاکانی خۆراکدا هەیە کە دوای حەسەیەکە دابەشکرا بەشی دووەم و سێمیش دابەشکەین بەنسبە کۆگاکانی کرد هەیەبێتەوە پێی مەزەندەی ئێمەوە پێی ئەو داتایانە کە لە بەردەستدایە نزیکەی 6 مانگ ئەتوانن بە بەردەوامی ئەگەر هیچ نەیە بۆ کوردستان ئەمە دابەشکن بەسەر بازارەکانە بەشی دەکات لە ئێستاشدا دەواازەی ئەو قەسە دانەخراوە هی ئیبراهیم خەلیل دانەخراوە بە بەردەوامی شت دێ بۆیە هیچ مەترسیە لەسەر کەمبوونەوەی کاڵانیە لە بازار هیچ مەترسیەک لەسەر کەمبوونەوەی کاڵا و بەرزبوونەوەی نرخ نییە چون ڕێگری دەکەن لە بەرزبوونەوەی نرخی پێداویستی خۆراکیەکان لە بازار ئەوە لیژنەکانی چاودێری لە بازاردان هەر هەوڵداوە لە هاوڵاتیان دەکەین لەکوێ زانیان نرخی هەر کاڵایە بەرز بۆتەوە ئێمە هێڵی گەرممان هەیە پەیوەندیان پێ بکەن لیژنەکانی چاودێری سەردانیان دەکەن کایان لێ دەکەین کە مەش لەژێن بە پێی پێداویستی ڕۆژانەی خۆیان شتکردن بۆ ئەوی لە بازاردا ئەو قەرەباڵغی دروست نەبێت و خەڵکێکەیە ئیستیغلالی ئەو دۆخەیەکە هی هاوڵاتیان کە زان بە قەرەباڵغی دەچنە مارکێتەکانیانەوە نرخ بەرز دەکەنەوە ئێمە بۆ ڕێگریکردن لە نرخ بەرزبوونەوەی نرخ ئەوەیە کە ئێمە نەیکردین